گرتنەوەی سەرچاوی ئاوی زەی بچووک لە ئێرانەوە نیگەرانی لە جووتێرانی سنووری ناحیە ئاغزەلەر دروست کردووە و داوا لە حکوومەت هێرێم دەکەن کێشەی گرتنەوەی سەرچاوی ئاوی زەی بچووک لەگەڵ کۆمەری ئیسلامی ئێراندا چارەسەر بکات. ئەوەتانی بیرەکانمان بەخوا گشتی وشو بوو. بیرەکانمان چەند کەس ئێستاوە بۆ خۆیان منەوە تا زراعتم کردووە بەخوا ئاو نییە دەبێت ئێشیان ڕاوەستەی کەی زیاد دەکات یان ئەوش زیاد ناکە بینێکە هێستا هەر وشتی کردووە خەریکە وشکەکە ئێرە باشە بڵێ ئەمە سەر و چاوەکەی نزیکی بەحرەکەیە بەڵام تا بڕوا بۆ لای تاقتەقەوە هەر نامێنی ئێوە برا ئەم هەموو حەوزە ماسیە کراوە ئەم هەموو ئەمان هەرەڵێنەی بژێنینەوە فەلاحە بژێنینەوە ئەمە بژانەوەکەی بێ وەڵڵا لەو دقا ئەمە جاریشکەش دیسان وەکو ئەنفالیش کەمان لێدی خاص دیەکان وای لێدێت گرتنەوەی ئاوی زەی بچووک یعنی ئەو شوێنانی کە بۆ نمونە ئاودێری کشتتوکاڵیان هەیە بەڕاستی کاریگەری کە دۆزار دەنگۆی ئەوە هەیە لە بۆ نمونە لە کەناڵەکان باسی ئەوە کرا کە وڵاتی ئێران لە پشت هۆکاری ئەمەوەیە ینی کە گرتنەوەی ئاوی زەی بچووک بەڵام ئایا هۆکارەکەی چییە؟ خۆی ئەم زێ دەبواە 2 ڕۆژ بگیرێتەوە بەڵام هەفتەیەکە گیراوەتەوە دەبواە لە هەفتەکەش ئەوەندەی نەخاندایە بەڵام ئێستا داواکاریمان لە حکوومەتی بەڕاستی حکوومەتی هەرم کەم تەرخەمە لەبارەی ئەوەی کەم هەموو فەلاح بڕۆ هەتا تەقتەق و نازەم چۆپیا بڕۆ هەمووی ئاوی کەمە چۆن کە بڵێن خەڵکی پشدەر هاواریان لە هەستاوە باسی بێ ئاوی ئەکەن منتیقەکەی ئێمەش کە یەکەم جار لێوە دەستی پێ کردووە وردە ئاوەکاتە خوارێ ئێستا منتیقەکەی ئێمەشی گرتوتەوە هەر دوێنێ مامێکم هاتوو لێرە باخی هەیە لە چەمەکە ویسی باخەکەی ئاودا ئاو نەبوو ڕۆشتەوانی ئەگەر هەفتەیەشکەوا بێ باخەکەی لە دەسەدا باخەکەی ویشکە بێ وە زرعاتیش بەعام وەکو ئەیبینی هەمووی تووشی حاڵەتی بێئاوی بووە بەڕێوەبەری ناحیە ئاغزەلەر شڕای دەگەیەنێت ئەگەر کێشەی گرتنەوەی ئاوی زەی بچووک چارەسەر نەکرێت کاریگەری نەرێنی بۆ ناوچەکەیان دەبێت. بەفعلی ئاوی زەی بچووک کەمی کردووە بەشێکی ئاوی زەی بچووک بە سنووری ناحیەکەی ئێمەیەتیە پەڕێ وڵاتان بۆ خۆیان بەرنامە و پلان و استراتیژی تایبەتیان هەیە بۆ گەشەپێدانی کەرتە تایبەتەکان لە وڵاتی خۆیانە بە تایبەتی کەرتی کشتتوکاڵ بەڵام ئەوەی پلان و بەرنامە بێ لە وڵاتی ئێمەیان نیە ئەمە شوای کردووە کە چ لە ڕابردووە چ لە ئێستاە وڵاتی ئەم بەو فەوزا و بەو ئاخاریا ڕۆیشتوە کە ئێستا تووشی ئەو قەیران و نەهامەتیە بووینە. سەرچاوی ئاوی زەی بچووک یەکێکە لە سەرچاو گرنگەکان کارێمی کوردستان لە بواری کشتتوکاڵ و ئاودێریدا سوودی لێوەردەگرێت و وشکردنیە و سەرچاوەیە نامەتی بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش گوندنشینان دروست دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیە ئاغزەلەر.